سار چاوان زەورە سوید خۆشە مەش دڵمان خۆشە هاوڕێیان نازانم هەتا بە ڕێزانە دێ هەرچەند هەندە قسە باز بکەین پاڤێل یانی چێتی دڵیان خۆشە پارتیدە شکستەی زۆر گەورەدایە قەت وە ڕوبەڕووی شکست نەبووە وانتێک دەڵێن وەفدەکەیان گەڕایتەوە بەغدایە بەبێ دەستکەوت مایە پوچی هەندێکیش دەڵێن دەگەڕێتەوە پارتی ڕۆژی زۆر خراپە لە 36 ساڵی ڕابردوو بڕوا هیچ کات بەقەد ئێستا گۆشت گیر نەبووە ڕەوشی خراپ نەبووە یەکەم جارە دوای 50 ساڵ ماڵی بارزانی مولکە چانێدا گیر دەکری مڵک بە ناوی کوڕەچی بە ناوی دەکەویتە ناو دادگا ئەوە تەتەوڕە ئەوە قادر نادر نییە قسە بکە ئەوە دادگای ئەمریکایە وە شەقازلەیە ئەگەر ئیتکەی بە دوونێتن وەکەوە یۆ محافەزە گوتی دوو کەس نوکتەیە نوکتا دوو کەس ئەوەیە کە گوتی لە بۆ هەر جەژنەچی شەقێک لێ دەدێ نازانم ئەوڕۆپیەکە بە 6-7 شەقی تەواوە عێراقیەکە بە یەک جاری 18 لێدرا تۆ بەس یۆ محافەزەیە وەختی خۆی سەدام یۆ محافەزەی هەبوو بەس قوبات پاڤێل ئەنگۆ بە دەرنین بەڕوا بکە بە دەرنین ئەمریکا لەنگۆش زۆر تووڕەیە من ئەو قسە دەکەم لە ژیفانی خۆشم ناکەم دەشبینن هاوڕێیان بەتە برادر و شت دێن با یەک دوو شت بڵێن لەسەر فاروق ڕەفیق دێنێ فاروق ڕەفیق بەسە چ ڕووناکبیرە ئەو کوڕناکبیری خاوەن فکرێک بوو وەلەو لە 12 ساڵی ڕابردوو بەتایبەتی لە دوایی هەفتەی شوبات دەنگ و ڕەنگە چی دیار بود و یەکێک لەو ڕۆشنبیرانە بوو ئینسان نابێ بەقین شت هەڵبسەنجێنێ ئەوانەی بەقینن یان بە عاتفی زۆر خراپە لە تاریخ ناسە ناویان ناسە ناو ئەوە دەنگە چی دیار و گوێر بوو مەیدانی بوو لە زۆربەی شتە مەیدانەکان دەچوە ژۆرێ یعنی هەردوو قەدوقی ناکرد وەکو هەندێک لەو ڕۆشنبیران لە دوو ڕاستەیت کرد بیتن بە کەس قایل نەبی دەهات ئیتر بە باش و بە خراپی بە تایبەتی لە هەفتەی شوبات دەورەشی جوانی دیت و لە بەرامبەر ئیسلامی سیاسیش هەڵوێستی زۆر ڕوون بوو ئیسلامی سیاسی ئەو کەسێکی ئاتیست هەست پێی نەدەکرێت بڵێ ئەوە ئاتیستە بۆیە ئیسلامیەکان ئێستا دژینە ئیسلامی سیاسی دەڵێم لەبەر ئەوەی فاروق ڕەفیق ڕەخنەی لە ئیسلامی سیاسی دەگرت ڕەخنەی ببوون لە ئیسلامی سیاسی دەگرت یعنی ئێستا ئەگەر ئەو فاروق ڕەفیق ڕەخنەی لە ئیسلامی سیاسی نەبووە پانتایەکی گەڵێک زۆریان نەکات هەموویە چکو هەیەانە ئیسلامی سیاسی حکومە بیر دەکاتەوە دژی دەسەڵاتە جیان لێ نەبوو زۆربەی ئیسلامی سیاسی ئەگەر فاروق ڕەفیق دوو درۆی بکرد بە باسی نوێژی بکرد بە مەسەلەن بیگوت چوو بایە حەزی ئەوان چێشیان لەگەر فاروق ڕەفیق ئەو دەمی ئاوان نەدەبوو ئەوان چێشەکان لەوەیە فاروق وەکوان بیری نەدەکردە بۆیە ئەو کەمپینەی بەشەشی لەوانە لەو ڕوانگە نییە کە فاروق لە بەرەی گەل چۆ ناو دەسەڵات نەخێر ئەوان لەوەیانە ڕاسیزمانە بیر دەکەن ئەوی لەگەمە نەبی تاو ئیتر لە دەسەڵات بی لە دەسەڵات مەسەلەن ئەوانە دێن بە عاشقە دیفاع لە عەلی قەرەداغیەک دەکەن کە هەمان مێژووی فاروقی ناشرینتری دەبیتن دەشبینن خەڵک دەکەویتە بەرنەفرەتی خەڵک بەس لەبەرەوەی عەلی قەرەداغی موسڵمانە کابرایە کە دیفاع لە سوڵتان ئەردوغان دەکا لە جۆلانێکی تیرۆریزەکە گوێیان لێ نییە ینی دووڕوویەکی زۆر گەورەیان هەیە کێشەیوان لەوە نییە ئێمەمانە ڕەخنەمان لە فاروق ڕەفیقەکان ئەوەیە کەوانە ڕووناکبیرن چۆن دەکرێت بچنە میدیایەکی دەسەڵات لەوێ ژەهر بەڕێژنیان درۆ بکەن لەگە ئەو بانگە شود ئەوانەی دوێنەی خۆیان بەڕێزان یعنی سەردەشتە کاوەیە ویدادە سۆرانە فەشەی درۆڤاکرێیە شاپورە قابیلە کورە فەرهاد فەرەجە دەیان و سەدان کەسی تر دوای مردنیان ئەوانە پەیدا بوون بەس ئەوانەی کە دەمرن ئەوە فاروق ڕەفیقە مەهاباد قەرەداغیە دیتان یعنی کەسێک لۆی پەرۆش نییە نێ پەرۆش نین لەو مردنەکەیان لۆ لەبەر ئەوەی ڕازگۆ نەبوون لەگە ئەو دروشمانەی کە گوتیان شەڵڵا هەر لە بەدایەتەوە پارتی بنیاوەکو دەیانی وەکو ئومێد خۆشناوە عەمر و زەید و ئەوانە لۆ خۆیان هێمن هاورامی فەرقە لەگەرێت تۆ 10 ساڵ
بود مسعود بارزانی دڵی فاشی و دەسەڵاتەکی فاشی دوای لەو 2 ساڵی ئەخیری دێت چە ناوی وە لە میدیای سێبەری بێگومان ژیان سزا و پاداشتە ژیان هەڵوێستە خەڵک لۆ گیڤارەی خۆشدەوی لەسەر تاسەری دنیاە هەڵوێستە خەڵک لۆ دەیان و سەدان خەڵک لۆ کوڕانی ڕۆژئاوای خۆشدەویست بە سەدانیان چوون لەگەریان کرد هەڵوێستە بەرحاڵ ئەو هەڵوێستانە وا دەکاتن کە ئینسان جیابێ دەبێت سزا و پاداشتە بێ ئەوی تۆڵستۆی تخوا معقولە حەمەد جەزا دەچۆ شاخ قادر کابان بنمونە لە سێدارە درا جەمی ڕەنجبەری شاعیر شەهید دەبیتن تۆ بێ وەکو هونەرمەند و ئەدیبانەی کێ هەڵسەنجێنی ئەحمەد کایە و برایم تادیسە خۆ برایم بەرهەکە بەهرەمەندی زیاتر بوو بەڵام کاکە خاوەن هیچ قێم و ئەخلاقێک نییە سبەی دەمری دەبینی چەند کەس تەئەسفی لێ دەخوا یان ئەوە تا من و هەژار بۆیە مەسەلا هەڵوێست گرنگە لەسەروی هەموو پرەنسیبەکە هەندێک کەس شین و ڕۆڕۆ لەو فاروق ناکە لۆ خۆی یەکاتن ئەزانێ بەخۆشی بمرێ وەکو فاروق دەکەویتە بەر نەفرەت و فاروق 2 ساڵ لەمەوبەر بە مێژۆش کە دەبوو دوای ئەو 2 ساڵەش مێژۆشکێ بۆیە قەت ئەوە مەبن بەرحاڵ بینەوە سەر خەبەرە جەوهەریەکە کە من لە 5-6 دقیقە تەواوی دەکەم هاوڕێیان هەواڵەکیان پێدام پێم خۆشە لەگەن بۆ شێر بکەم و پێم دەکرا بە دەستی دوو بنێرم یان حتا بە پاڤلی قوبات جواب بنێرم برێم کاکەوازە تەسەڕفە قێزەوەنەی بینن بەڵام دەمەوێت ڕێیان لێ بگرین بەڕێزان ئێمە هەندێک خەبەر بڵاو دەکەین و ڕەنگی بچووک بی ئەوە بچووک نییە بەڵام هەندە جار خەبەرێک فرێ دەدەین ناو میدیا بەس لەو هەندێمانە بزان ئاگامان لێیانە لە پشتەوە لە ناو هۆڵەکانیان کورە لە ژووری نووسنەکانیان لە نزیک کەسەکانیان لە ناو بارەگا و حزبەکانیان نزیکچین لێیان لۆ لەبەری کەسقیان پێ ناگە بڕاب کە چادەوروبەری ئەو حزبانە کەسیان لەگەریان ساغنینە ئەگەن ئەمە لە چێ دەزان خۆ پارەی دەدەم بە خەڵک و بەربەستی شم لەو خەبەرانەی بەشی زۆری بڵاو دەکەمەوە کە دەقیقە بڕوا بکەن ئێستا دەبینی ئەوەندە لە بێژین بدەی هەتا شتێکی وەکو زێر هەتا پانتایەکەی دەرەچیتمە تو جێل لە ئەخبارێک دەی بەس نازانی ئەمە بە تەدقیقکردنی ئەو خەبەرانە چەندەماندی دەبین لە دوای مانگرتنەکەی پاڤێل لاهور و براکەی دەچێتی تووشی ئەزمەیەک بووە زیاتر و پێشووتریش کو مامەڵە لەگەکەیسی لاهور بکاتن ئەوە بوو مانگرتنەکەیان پێشکان ئەو زانیاریانە درایتە من پاڤل و قوبات 10 ڕۆژ دەبێت بەرنامەیان لەدەستە کە لاهور لە ناو زیندان لەناو ببن ئەو قسە دەکەم چێ بڕوادەکە ناکە مشکلە نییە گرنگ ئەمن و قوبات و پاڤل و چەند کەسش کە دەزانین ئەو مۆزوع چۆنە وانیت هەر بەشی سیاسی نییە وەنیە قوبات و پاڤل خەڵک کەشەیە لە بواری تریش شارەزایە ئەمە بەڵام پۆڵاتی بەردەدەن یعنی ئەو بەرنامە ئێستا هەیەە لاهور لە زیندان بە شێوەیەک لە شێوەکان تەسچەی بکەن وەکو دەیان بەرپرسی کرد پۆڵات بەردەن لەبەرەوەی پۆڵات ڕقەمەکی گرنگ نییە کێشەکە لە کۆڵە خۆیان بکەن ئەو عەقڵی دوو کوڕەکەی تاالەبانیە لە مامەڵا کە لە هەمان کۆپی پارتینە ئەوان ئەگەدانەی منمنانەیە لەگە پارتی بکەن بەوە نییە لەوەی ئەلەوانی لێیان دەبن زانین لەو پاڤل و قوبات لێیان دەبنەوە لەو ماوانە لە زیرەکاتی ئێوە نییە بڕوا بکە لە بۆگەنیبوونی پارتیە لە ئینادی ملهوڕی مەسرور و مەسعودە لێیان دەبنەوە بۆیە لەو عەقڵیەتەیە کە ئەنگوو هەمان مەدرسەن وەکو پارتی دەتانەوێت کێشەکان چارەسەر بکەم بە زەبر و زەنگ بە کەڵەگایی تەسفیەی معارەزەی خۆتان هەر لەو ماوانە شاسوار بردە ژۆری ئەوت برد بەرحاڵ بێمە سەر ئەوەی ئێستا ئەو بەرنامەی پاڤل و قوبات لە دەستیانە بە ڕۆژەکە کە کو لاهور لە کۆرە خۆیان کەنەوە لەبەر ئەوەی فەرۆک حزبەکە لە بۆیان و لە ناویەکێتی لە هەمووان جەماوەری زیاتر هەیە پۆڵاتی بەس بەردەن لەبەر ئەوەی هیچ ڕقەمەک نییە بەڕێزان یەکێتی پارتی نەک دەیان کەسی ئازادی خوازیان لە ناو بردیە دەیان بەرپرسی خۆیان بە جۆرەها شێوە لە ناو بردیە بەنمونە ینی 4 مەکتەب سیاسی پارتی سکۆیە دەرێ بڕوا ناکەی بۆ بڕوا ناگەی ئەو بە تۆپ لە شاری سلێمانی لە لالەزاریدا کۆدەتای بەسەر ئامۆزای خۆی داگرت کە وای دەگوت شەڕی سڵتە و پارە وایە نێچیر و مەسرور لە پاڤل و لاهور خراپترن هەمە و کاکە هەمە دەو ڕۆژان دیتم نەسیح ئەوەی دەکرد ئەوەی ئازادی لۆ لاهوری دەکرد کورە بابە توێگە عەبدوڵای برات پێک وەرە ئەو زۆرە ناو مەجلیسان دوو قسان بکە بە جددی مەیانیان دەشت هەیە
بەهەرحاڵ پارتی چار مەکتەب سیاسی خۆی تەسفیە کرد جەڵتەڵیدا مرد زەرجی سەتوڵڵا فەریدون زوارڕۆ فەلەکەدین کاکەیی جەوهەر نامێق و دەیانی وەکو ئەدیب شێروانی فازڵ بەرواری وحید کۆڤلی ئەدیب شێروانی بەختیار نەجەفی هەر یەکە و چیرۆکێک جەڵتەڵیدا دامی سەیارەی بوو نازانم چی یەکێتیش کاکە بە ڕۆژ ئەو پالاهورە کە من ئەخلاقیەن ئێستا ناتوانم قسە دژی لاهور کەم لە ژۆرەیە لەو ئەزمەدایە ڕۆژێک مەسەن کۆدەتایی هەشتە موزی سپی بەسەردا دەکرێت ڕۆژێک هێرشی دەکرێت لالەزار قورسە ینی ئینسان بێ لەو تەوقیتانە بەڵام ئەو لاهورە کە بەشەکە لەو سیستەمی مافیایی و گەندەڵی بە خۆی و براکانی بەزەوکو گوتمە سەکاتی ئەوە نییە لە سەردەمی خۆشی ئەویش ئاوا چەندین کەسیان لەناو برد ئێستا وایەقی خۆی دەگریت ئامانج و لانە ئامانج بابان و لانە ئەی قامی سلێمانی ئەو دەمی سەردەمی تاڵەبانی بوو پاسەوانی تاڵەبانی خالیدی خولەس و چەندین کەس هەر یەکە و بەناوعێک کوژرا بۆیە ئەوانە لەناو پارتیوچێتی زۆر زۆر وارێدا ئەوان نەک دەیان دەنجی ئازادیان کوشت دەیان خەڵکی تریشی خۆیان لە هەموو ئاستەکان بە جۆرەها شێوە کوشتیان ئەمن ئەوەشم بۆ هەندێک بۆ وجدانی خۆمان دەڵێم وەکو گوتم ئەمن و پاڤێل و قوباد و دە دوازە کەس کە دەزانین هەنیە کاک پاڤێل و قوباد ئەوەشم لە هەندێک واز لەو ئەخلاقیەتە بێنن ئەوە مۆدیل نییە لە ململانێ بڕۆ 50 ساڵی بخە ژۆرێ بەڵگەت لە دەستە پاڤل درۆی ناکەی بەڵگەت لە دەستە حتا پارتیش بەشدارە لەو هەوڵەی لە ناوبردنت بەڵگەتان لە دەستە بڕۆ بۆی بیدادکە بەس لاسایی پارتی مەکەوە وەکو پارتی مەڵێ جەڵتەی دڵی گرت ژاری بدەیە ئیلا ئاخری ئەو شتانە ڕەفتاری زۆر قێزەوەنن و کێشەیمان لەگە پارتی کە ئەو ها قێزەوەم بووی دەبتە پارتی لەسەر ئەو ڕەفتارانێ جەگەر توش وە بکەی فەرقت چیە لەگە پارتی فەرقت یانی چیە دواستا و کەیفت بە خۆدێ لە پارتی دەبێ بەڵام لە هەمان مەدرسەدای هاوڕێیان من ئەوە دەڵێم بەس لە هەندێمە ڕێیان لێ بگرین تا ساڵی پاریش هەمان هەوڵەت بەرامبەر ڕۆژنامە نووسی بوێر شێروان شێروانی هەبوو لە میدیا باسمان کرد لەگەڵ ئەو خەڵکانشمان قسە کرد کە هەوڵیاندا و لە میدیاش باسمان کرد پاردیان پێدار بوو بڕی ئەوەکە هەڵبەشاوە ئێستاش ئەمن لە هەندێم لەبەر یەک ئامانجی باسم کردی ڕێ بگرین لەو میتۆدا کاکە دەبێت دادگا بڕیار بدە بڕۆ بیدە دادگا 50 ساڵ درۆی ناکەی پاڤل 50 بەڵگەت لە دەستە لۆ ناچی بیدەیە دادگە لۆ بیر لە ئینتقامی هەرە فاشیانە دەکەنەوە هەرە فاشە هیواداریشم هەڵە بم بەڵام هەڵە نیم و کەیفیشت بەخۆنێت ئەوڕۆ لەبەرەوەکو گوتم پارتی لە تو بۆ گەنترا لە بە هەندێ دەیە پێش بەڵام پارتی دەهنجشت و دەسەڵاتی هەبوو بەعز دەهنجشت و دەسەڵاتی هەبوو ئەو شتانە دەبتە بەس ڕق و تووڕەی خەڵک و وێنەیەکی هەرە خراپشاندن هاوڕێیان ئەمن بەرپرسم لە بەرامبەر مێژوو خوددا و وجدانی خۆم و بڕوار دەکەم کە ئەو خەبەرە دەقیقە بەڵام ئەمن فیلمی ڤیدیۆی وانم نەدرایتە دەستی بڵێم ئاوا جێم لێ بیتن بڵێ وەڵایی تەلەڤۆن نییە خەڵکە دێ بە من دەڵێ دەرێ کاکە ئەو شتە هەیە سیقم پێیتی پاڤل و قوباد لە دوای مانگرتنەکە ئەو بەرنامەیان هەیە بەس بیر لە شتی لاسایی پارتی دەکەنەوە ویستم ئەو هەواڵەتان پێ بڵێم بۆ ئەوی پاڤل و قوباد واز لەو ئەخلاقیەتە بێنن ئەگەر ناش ئەوە ڕۆژگارەوە بە هیواشم واز لێ بینن ئەو گۆڕەپانە ئەوەندە گەورەیە لەو ململانەی سیاسی لەگەڵ یەکتری و ئەگەرە تو ململانەی پارتی دەکەی 1000 ڕێگا هەیە لۆ خراپترین ڕێگە هەڵدەبژێری ڕۆژێک لالەزار ڕۆژێک کۆدەتای 8 تەمموز ڕۆژێک گرتن و کوشتن و ئەو سلێمانیان وەکو سەردەمی ملازم محسین کەس ناوێری برێ لەل بەجددیمە بڕۆ بپرسن لە خەڵکی سلێمانی ئەو چمی تۆ دەکە پاڤل و قوبادەتانەوێ ڕکابەری پارتی بکەن هاوڕێیان نامەوێت کاتتان زیاتر بگرم هەر ئەو سەرنجانە هەبوو ویستم لەگەڵتان بەش بکەم